بە تۆمەتی پشتگیریکردن لە تیرۆر و دەزوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکانیان هەریەک لە وڵاتانی عەرەبستانی سعودی و میسر و ئیمارات و بەحرەین و لیبیا و یەمەن پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانیان لەگەڵ وڵاتی قەتەردا پچڕان، هاوکات ئاسمان و بەندەرەکانی وڵاتەکانیشیان بەڕووی فڕۆکە و کەشتیەکانی دەوحەدا داخست و ماوەی 14 کاتژمێریان بۆ گەشتیاران و هاوڵاتیانی قەتەری داناوە خاکی وڵاتەکانیان جێبهێڵن. لە یەکەم کاردانەوەی ڕاستەوخۆی وڵاتی قەتەریشدا وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە نیگەرانی خۆی دەربڕی بەرامبەر بە بڕیاری پچڕانی پەیوەندی ژمارەیەک وڵاتی عەرەبی لەگەڵ دەوحەدا. هاوکات وەزارەتی دەرەوەی قەتەر جەختیش دەکاتەوە لەوەی ڕێگە نادا ئەو بڕیارە کاریگەری خراپ بکاتە سەر ڕێڕەوی ژیانی هاوڵاتیان و ئابووری قەتەر. خاطر الإرهاب والتطرف فإنها قررت قطع العلاقات الدبلوماسية والقنصلية مع دولة قطر كما أو هنگاوي هەریەک لە وڵاتانی سعودیە و ئیمارات و میسر و بەحرەین و یەمەن و لیبیا لەو بانگەشەیەوە سەرچاوەی گرتووە کە ئەو وڵاتانە باسی لێوە دەکەن و قەتەر بە پشتیوانی ئیخوان موسلیمین و ئاجێندەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکات. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە لە زاری یاریدەری سیاسی حەسەن ڕۆحانیەوە هەڵوێستی بە شێوەی ناڕاستەوخۆ خستۆتە ڕوو لە ئاماژەیەکدا بۆ سەردانەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ سعودیە ڕایگەیاندووە ئەوەی لە بەرامبەر قەتەر ڕوودەدات ئەنجامی سەرەتایی سەمای شمشێرە. حەمید ئەبوتاڵیبی یاریدەری کاروباری سیاسی ڕۆحانی ئەوەشی وتووە بڕیاری ژمارەیەک وڵاتی عەرەبی بۆ بڕینی پەیوەندی لەگەڵ قەتەر یارمەتی کۆتایی هاتنی قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادات، جەختیشی کردوێتەوە سەردەمی بڕینی پەیوەندیە دیبلۆماسیەکان و داخستنی سنوور کۆتایی هاتووە. لەگەڵ ئەوەی قەتەر یەکێکە لەو وڵاتانەی بەشدارە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش، بەڵام پاساوی پچڕاندنی پەیوەندەکانی سعودیە و ئیمارات و بەحرەین و هاوپەیمانەکانیان لەگەڵ قەتەر پشتیوانی ئەو وڵاتەیە لە تیرۆر. وەزارەتی دەرەوەی قەتەریش دەڵێت ئەوەی کراوە ڕێو شوێنێکی بێپاساوە لەسەر بنەمای بانگەشە و پڕۆپاگەندەیەک کە بوونی نییە. We think it is important that the GCC remain unified. I do not expect that this will have any. لای خۆشیەوە ڕیکس تیلەرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێشبینی ئەوە ناکەن بڕیارەکەی سعودیە و میسر و ئیمارات و بەحرەین بۆ بڕینی پەیوەندی لەگەڵ قەتەر کاریگەری زۆری لەسەر شەڕی تیرۆر هەبێت. هاوکات تیلەرسۆن هانی وڵاتانی ئەنجومەنی یاریکاری کەنداویدا کە ناکۆکانیان چارەسەر بکەن. هەر لە چوارچێوەی کاردانەوەکان لەبارەی بڕیاری پچڕاندنی پەیوەندی لەگەڵ قەتەر لەلایەن میسر و سعودیە و ئیمارات و بەحرەین و لیبیا و یەمەن، وەزیری دەرەوەی تورکیا ئامادەیی وڵاتەکەی پیشاندا بۆ نێوەندگیریکردن و ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان قەتەر و وڵاتانی دیکەی کەنداوی عەرەبی. دوجار ململانەی چەندین ساڵەی بەشێک لە وڵاتانی کەنداوی عەرەبی با سەرکردایەتی سعودیە لەگەڵ قەتەر تەقیەوە و بەشێک لە شیکەرەوە سیاسەکان جەوهەری ناکۆکیەکان بۆ ناکۆکی دەوحە و ریاض لەسەر سەرکردایەتیکردنی وڵاتانی کەنداو دەژێڕنەوە. ئەمە جگە لەوەی قەتەر پشتیوانی خۆی بۆ پڕۆژەی ئیسلامی هەڵقوڵاوی مەدرسەی ئیخوان موسلیمین نەشاردوێتەوە، ئەمەش پێچەوانی ئەو مەنهەجەیە سەلەفیە مەدخەلیەکان کە سعودیە دەیەوێت لە نێو وڵاتانی عەرەبی و ئیسلامی بیگەشتێنێت و پایەکانی بەهێز بکە.